لەو کاتیا لێک تێنەگەیشتنێکە بوو لە بینی دوو تیممانە هەتاکو و فریاکەوتین تیمێکمان دوورخستەوە ساعتی ساعت و نیوەیە قەرەباڵغیمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان داوای لێبوردنیان لێکێنەوە دووبارە نابێتەوە. وتی کچەکەمە بم بۆ زانکۆ تاقیکردنەوەی هەیە بەڵام تاقیکردنەوەکەی لە دەست چوو. بڵاوە لێبێ بەیانی ئەمڕۆ پەیوەندیەکی زۆرمان پێوەکرا تایبەت بە لۆدو قەرەباڵغی زۆر لەسەر شقامی بازنەی مەلیک مەحموود. هۆکاری ئەم قەرەباڵغیە چی بوو؟ قوربانی تۆ بوون سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتانە. ئێمە دوای ئەوەی کە جەنابی کاقوات بڕیاریە کە حملەیەکی نۆژەنکردنەوەی شەقامەکان بکرێ لە ماوەی 2 هەفتەیە نزیکی 100,000 مەتر مربع قیرتاومان کرد. تاوان پارەکەمان بۆ دابین کرا بە سوپاسەوە و لەلایەن کۆمپانیاکان چونکە بەس کارگەی قیری شارەوەی ناتوانێت هەموو قیرە بکە. حملەیەکمان کرد لە مای ئەو 2 هەفتەیە بە هیچ شوێنەمان هێش ڕێگری دروست ببێ. لە هەر شوێنە ئیشمانە کرد پێشتر لە ڕاگەیاندەکان ئاگادارمانە کردەوە ئەمان و ئەم شەقامە ئەگرین ئەوەش شەقامی بەدیلەکەیەتی. ئەم بەیانیە دوو شوێن کارمان لێ کرد وا ڕێککەوت لەو کاتیا لێک تێنەگەیشتنێکە بوو لە بینی دوو تیممانە هەتاکو و فریاکەوتین تیمێکمان دوورخستەوە ساعتی ساعت و نیوەیە قەرەباڵغیمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان داوای لێبوردنیان لێکێنەوە دووبارە نابێتەوە. بەڵام بەیانە تووشی کێشەیەکی وا بووین دەوری ساعتی قەرەباڵغیمان لەبەردەم ئەبوو سەنایە دروست کرد کە قەرەباڵغێکی زۆر بوو بەداخەوە. گاگاکۆ هاوڵاتیەک پەیوەندی پێوە کردم وتی کچەکەمە بم بۆ زانکۆ تاقیکردنەوەی هەیە بەڵام تاقیکردنەوەکەی لە دەست چوو. چی بکات؟ ئەتوانین بڵین یەکجار بەو شێو قورسە نییە ڕاستە بەداخەوە ئەگەر وا بوو بێ بەڵام ئێمە دایمە هەموو ڕێگا بەدیلەکانمان هەیە لەو وەختەیە لەوانەیە ئەو کەوتبێتە ئیزدیحامەکە و نەیتوانی بێ بە زووترین کات دەرچێت چونکە خۆ دیارە شەقامەکانی سلێمانی لە شوێنێکا تووشی ئیزدیحام و یەکێ ئەو ڕێگایە بەجێبەری شتێکێک لە فەرەکانەوە بە شوێنەکانی کە وەڵاهی نازانم چیت پێ بڵێم هیوادارم زانکۆکەی بە هەندەوە وەربگرێ و بتوانێت هاوکاری کات. کاگاکۆ تایبەت بەو پرۆژەی کە لە لای پردی ئەبوو سەنات جێبەجێ ئەکرێت ئەمە تا چەندێک لۆدو قەرەباڵغی کەمەکاتەوە ئەم پردەی کە دروستەکەی لەسەر نارەوە دێتەوە سەر شقامی بازنەی مەلیک مەحموود. تۆ ئەگەر ملاحەزەیەوەت کرد بێ ئێمە لەسەر شقامی مەلیک مەحموود کۆمەڵێک یوتێرنی غەڵەتمان هەیە بەڵام ناچار بووینەوە یوتێرنانە بکەین. تۆ ئەگەر بە یەکێک لە ئاڕاستەکانی مەلیک مەحموود بڕۆی بتێ پێسکەیتەوە ناچار بووی لە سایدی سەریعەوە خاوت دەکردەوە پێچێکت دەکردەوە چیتۆ سەر هەمان سایدی سەریع هەر بەخاوی یوتێرنێک دروست دەکرد و قەرەباڵغێکی زۆرت دروست دەکرد. خۆشبەختانە لەم 4-5 ساڵەیە کۆمەڵی یەکترمان دروست کردو بە تایبەتی لەسەر مەلیک مەحموود. ئەو یەکتر بڕانە بڵین بەرزە پرد و ئەندەرپاس و شتەکان وای کردووە کە بتوانین یوتێرنەکان ئیلغا بکەینەوە. یەکێک لەو یوتێرنانی کە ئێستا هەیە لەبەردەم مزگەوتەکەی حاجی ئەحمەدایە لەسەر و زادەکەی پردەکەی ئەبوو سەناشە یوتێرنێکیکە هەیە بە تەواوبوونی ئەم پردە کە ئینشەڵا لە ماوەی 6 مانگە تەواوێکەین ئەو دوو یوتێرنە نادروستەی کە چەند وەختە بەکارهێنین هەردووشی داخرێ ئەما بێتە هۆی ئەوەی کە بە بەردەوامی سیارە هاتشۆ بکە لە نەبێتە هۆی ڕائێستا ئەگەر ملاحەزەی ئەو بەرزە پردەکانی کەت کردوێت هیچی لۆدی لەسەر نەماوە هیچی قەرەباڵغی لەسەر نەی هیچ سیارە ناوەستێ هیچی پێچکردنەوەکان قەرەباڵغی دروست نەکرد و ئەمیش ئینشەڵا لە 6-7 مانگە هەمان شێوەن بەرامی باشێ بێت.